من ناوز بەی 70 ساڵ تەمەنمە لە ماڵە پیرتر دیارم لە دەرەوە گەنجتر دیارم. وەختێک کە هەڵەستم لە خەو نان و کولێرە ئەەکەم و چاوی نان دروست ئەەکەم بۆ شوەکەم. شوەکەم 42 ساڵە نابینایە، 42 ساڵەمە خزمەت بەوەکەم. شکر تەڵخی لێن نەگوزەراوە نەمکرۆتە کارێکیش لێم بێتاقەت بێت. ئەبە چاوی نەخواروە؟ تۆ ها چاوی بۆ هانیوی چای خۆ. تۆ ئاوە چایی بیخۆ. دێ ئەوە چایەکانی دەی بیخۆ. هەر لە زۆر خەوتویت نازانی وەختوایی شەو ڕۆژی چۆن بەسەرەچێت. بنیامی ژەورە خەوێک هەر هۆشی بەخۆیەوە نامێنێت. خواگیان هەر سەعاتی داناوە خەو ئیتر لەوە لا زیاوەیەوە ئەبێ بە نەخۆشی. کە نان و چاین دابە و لەگەڵ نەوەکان مادوو کچی چکۆلەی قشکاڵە ئەیان بەم بۆ ئەو دەشتە گوڵی زەرد و سوور هەرچێگەین بیکەنن. مختار کە عەبدوڵا چەکەدا نەخەیتە ناو ئەم هەژاڵە. دێ کچە جوانەکەم خەیرە خەیناکە خاستە بێت و ئیشەڵڵا ئادەی بکەنە ڕێ یان دەی بکەنە دەی بە ساخۆم ئادەی ئەوی کەنە بیکەنە ئەوژی چەپکەکەش دی تێخە دەی دەی جاو هینتر و پێیە ماشەڵای لێ بێ خوا گەر ورێت با بەشتی هەراوایە دەسەکانی خۆش بیاخوا ئەڵێن بەسەر ئاگیان ئادەی بۆم بێنە وەڵ ئەوەنە جوانە ئەوەنە پاک و تەمیزە. دەسەکانتان خۆش کوڕێکەین بەڕەنگ وی کوڵێنین وەکەین بە قاڵی و لەودا ئاوا گیان و نی بڵێ کچەکان فێر قاڵی یەکەم و
کوڕەکان فێر کە سابەتەکەم ئەدای گیان بێنێ ئای دەست خۆش بێخوا با بکردینەوە بێنەوە من هەشت کچم هەیە شویان کردووە دوانیان ها لە خاریجە سیانیژیان ها لەم سلێمانی و هەڵەبجەوە هەمە نەوعە گوڵ بۆ قاڵێ بێت ئەی چۆنەشێ هەموو لە گوڵ دروستە بێ هەتا عەتریش لە گوڵ دروستە بێ گوڵە سوورەکان ترە چین بۆ شوێنێترەوە گوڵی زەردە چین بۆ شوێنێترەوە ئاوە خوا کۆمەکیان بێ خوا کۆمەکیان بێ ئیشەڵڵا ئیشەڵڵا فێری قاڵی سنحەتی قاڵی ببن ئیشەڵڵا خواستی نایخۆ بەخۆ دارێکی دێخستوێ ئێمە هاین لە سەردۆشە سەردۆر لادەیەکی فرەخۆشە نزیک بە باشماخین ئەوە لە باشماخۆ نزیکە و سەرمەرزە لە ژن و ژنخواز و تێکڵاو بووە کچەکانم فێر کرد ڕۆشتن چوون بۆ وڵاتە دوورانە حەسی بۆ سەعیدەیان زانی دەیسەکانتان خۆش بێت یاخوا حەسی بۆ سەعیدەم فێر کرد ئەوان قاڵیانە کرد سەردۆش بەهاری فرە خۆشە سەرسەوز و خۆشە بێزگە لە سەر سەوزی خۆشیەکەیژی ڕست و بەرەکەتیژی زیاترە ئادەی بۆم بێنە کورە خری قاڵی بوو خریک تەون بوو خریک تەنور بوو خریکی مەشکە و مەڵانی کوردەواری بوو ئەرە وەڵڵا هەموو شتێکمانە کرد بۆ خۆمان گیان بێنی کچی خۆم بێنێ بە قاڵیتان بۆ چنمێکە قاڵێکتان کەوێت ئێوە فێرەکەم هەر فێرتانەکەم خواکان لە گەڵمە بن یارمەتیم بوێن تان فێرەکە گوڵ ئەوە جوانە ئەوە پاک و تەمیزە ئەڵێ کچی جوانە و ئەوە لەزیزە ئەرە وەڵا ئافەرین کچی جوان ئافەرین بۆ تۆک گیان
ئەی زۆر نییە کار دڵارە وەڵا عەزێکی زۆرە ئەمە ڕەنگەکەیت ئەمە گوڵۆڵە هەڵەکەیت ئەمە ئەی تەنیت ئەمە گوڵی بۆ کەنی تۆ ئەمە هەموو گژوبیاکەیە کوڵێنی بۆی و ئەرە وەڵا عەزێتی زۆرە دەست و خۆش بێ ئێمە زیاتر لە چۆلەکە لە ناو گوڵ و گوڵزارین 2-3 ساڵە ئاوسێ بەراسیەکانیشمان لەگەڵمان نایەن تۆ بەخێر بێت سەرچاواتن مانوو نەبن مانوو نەبن خواچایەکە و گوڵمانکەن زۆریش جوان گوڵمانکەن یاخوا دەسەکانیان خۆش بێت بێەوەی بن ئیشەڵڵا کچێکی ئازە بووم لەگەڵ داپیرەما بووم داپیرەم گوڵیە کرد یارمەتی مەدا داپیرەم پێی وتم ئەگەر خۆ مەیلوو بێت ئەم گوڵە زەرد و سوورانیژە ئەتوانی لە زمسانە بیبەیتۆ بۆ ماڵۆ ئەگەر خۆ فێری هونەرێکەیت
ئەو درەختە داپیرەم پاڵی پێوە ئەدا ئیسێ پێڵێن داری تەون زەرد و سووری گوڵەکان لە بن ئەمدارە جوانترە نوێنن Diana, Lide, Mecca, Mena, Lide, Shugu. هو تبندي ولا حال أوان؟ لە بن ئەو درەختە فرە کەسم فێری ڕەنگڕێزی و قاڵی کردووە گیان دایکە گیان بەگرێ خاسی کرد باش ئەی دەستی بەسەر چاودایە یاخوا دەستی خۆش بێت ڕەنگەکەی زۆر تێر و جوانە با جوانتری پێ یاخوا دەسەر چاودای ساراگیان خاسێ جوان گرێ جوان وەکو قاڵی بیجار با تەمیزی جوان بێت قیمەت و برەوا بێت نەخسەکەژی جوان بێت ڕەنگەکەی تێوی تۆکە با جوان بێت دەستەکانی خۆش بێ دادە گیان گیان دای جوانتر بەسەر چاودای گیان خاڵی کوردی ڕۆح کوڵی زەرد و سووری واتیا زەری بۆ تەماشای نچەنە جوانی ئەرە وەڵامی سەریە بێت ئەرە وەڵام خۆتان بۆ کایشەڵا دادەگیان گیان گرێەکەی جوان چینکە باش ئەوەی سخۆن بیدەلا لێش بڵێ بەو پێکە دادەگیان قاڵی کوردی لە پاییز و زستانە گوڵی زەرد و سوورە پارێزی شواداره